کاری خراپەکەین ڕووبان نییە کاری خراپکەن یان ئەگەر نا تەوبەیەکی دێکەین برا جوانەکەم خوشکە بە ڕێزەکەم قاچی ڕوتت داماوی ئەو قەبرەیە سەری کۆتت داماوی ئەو قەبرەیە وەرە با بچین پێکەوە وەرن ئێرە ڕووی ناوەتان ڕووی دەرەوەتان بینی ئەوە چێ لە ئەوە قەبری مناڵ و گەورە و خۆڵ و ئەوانەیە بەسخوا وەرن پێکەوە سەرێکی نا ئەو گۆڕەکەین باش بوو قەبرێکی نوێی لێیە پێکەوە سەرێکی بکەین ئینشاڵڵا دەفەرمون با بڕۆین برا جوانەکانم سێرێکی بکەن خوشکە ئیماندارەکانم یا ئەڵڵا مامەسامی با بڕۆین برا جوانەکانم با بچین سێرێکی ئەو قەبرە ناوەکەی بکەین کە ئینشاڵڵا هەر ڕۆژێ هاتینە ناویەوە بەسەری بەرزۆ دێین خوا لە هەموو گوناهەکانمان خۆشەوێ ئینشاءڵڵا خوای گەورە بۆمانەکا بە باخێک لە باخەکانی بەهەشدا ئەم قەبرە چۆن تەخت بووە و کەسێکی تایە ئەوەش کەسێکی تایە ئەوانە هەمووی خەڵکی تیان بەس ئەم قەبرە چاڵەکە ببین و هێشتا تەواویش نەبووە خۆشەویستەکانم سەیرێگەکەن و ببینن تۆزێکی کە هەر بە زینوی ئەسمە ناوی خۆ ڕۆژێک دێ هەر بەڕاستی دێنە ئێرە بەس حەزەکەم ببینن چ دیمەنێکە خۆشەویستەکانم سێرێکی بکەن ئەوە هێشتا ناوەندەکەشی ماوە ئەو قەبرە ناوەندەکەشی ماوە ئالیوە چاڵێک لێ ئەدرێ یعنی لەو ناوەندەیە پێوتێ گۆڕیچە ناخەنە ئەو شوێنە بەرینە ئەو شوێنە زۆر بەرین و خۆشە بەڵام خۆشەویستەکانم هەڵیەکەنن لە ناوەندەکە چاڵێکی کە دروستەکەن قۆرتێک کە لێدەن ئیتر ئەگەر زۆر پان بێ ئەوەندەیە براکانم ئەگەر زۆر بەرین بێ ئەوەندەیە ئەنجا جەنابیشت ئاوە بەلاتەنیش تاچتە ناویەوە ئیتر ئێشت بامن چنە ناویەوە ئێوەش بیرکەنەوە کە ڕۆژێکێ لە سەد دەچی ناوێ براکانم و خۆشەویستەکانم باشمە ناویەوە دوایش پێکەوە خۆشەویست و ئازیزەکانم وابزانن ئەوە هەر بە ئەسڵی ئەچینە ناو ئەو قەبرە ئێستا ئەگەر ئاوا بڕووینە یا حەز ناکەم تەپوتۆزایی ببم حەز ناکەن جلەکانمان تەپوتۆزایی ببێ ڕۆژێک بێت چاوە جوانەکانیش پڕەکەن لە خۆڵ خۆشەویستەکەم و برا بەڕێزەکەم کەسە ئازیزەکەم ئەمە ئەو قەبرەیە با تۆزێکی تیا دابنیشین خۆشەویستەکانم سەیرێ بکەن با تۆزێ دابنیشین تایە خۆشەویستەکانم جارێکی کە سڵاوی خۆتان لێ بێت پێچێمە غەریب بێ لە لای هەمومان ئێستا من لە شوێنێک دانیشتوم کە لە 100 بۆی دێم لە شوێنێکیش دانیشتوم کە لە 100 بۆی دێین ڕۆژێک دێت كلا إذا بلغت التراقي وقيل من راق وظن أنه الفراق والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق روح قات إيرت أو ترى مردنا وظن أنه الفراق يقين بودروجة بك إترجيان للا شديت در أنزا ورد وظن أنه الفراق والتفت الساق بالساق قاچە كانت روحي تيانام يعني هردو كان بيكو أنو سين خۆشەویستەکانم إلى ربك يومئذ المساق سوق كريت وبرولاي پروردگار دي يبو ئائرش خۆشەویستەکانم ئەم جێگای ئەیبینن ئاوا تەخت نییە ئالم ناوەندەوە چاڵێکی کەسی بۆڵەکەنن چاڵێک کەم بۆڵەکەنن بۆتان هەڵەکەنن ئەنجا ئاوا بەلاتەنیش تاماخەنە ناوی ئەنجا دوای ئەوە ئەم باڵا بەرزە و ئەم باڵا پیاوە گەورەیە کە چەند قوڵ و درێژە هێشتا زۆریشی ماوە هەڵیکەنن برا جوانەکانم لەگەڵ ئەو خۆڵە زۆرە ئەیدەنەوە بەناو چاوەکەی تۆیە ئەیدەنەوە بەناو چاوی تۆیە الله برا جوانەکەم ئاوە بەلاتەنیش کا درێژەکرێ ئەگەر لە ماڵەوە ئاوریشم کردبێ بە بالیفت تۆزە بەردێگە خەنە ژێر سەرت دیاتەوە ئاوە خۆڵێکت بۆ تەرتیبەکەن و یەکەن بە بالیفەکەی ژێر سەرت دۆشەکەی نەرم و جوانمەوێ ئەو دۆشەکەکەی تۆیە بەزستان بێ بە هاوین بێ ئەو دۆشەکەی جوابێکت بەمەوە من ئەوە ئەسیری ناو ئەو خاک و خۆڵەم چ قسەیەک بۆ تۆ بنێرم أكل التراب محاسني فنسيتكم أو أرجى جوانيكي مني خوار دموچاوم نمهج لكيجي بيوبي أو أرزي خوا كرم بناو چاوا أروا وحجبت عن أهلي وعن أصحابي
أوهموا ما ترخ ولا ويكردوا من قالوا أصحاب ما قال لنا ما وقت. وتمزقت تلك الجلود صفائحا يا طالما لبست رفيع ثيابي أو بيستي من هرمي توابو لتفدبو كوت أخواروا تيم بسرهات تدلق تيم نعيش داد نخوة وتساقطت تلك الأنامل من يدي ما كان أحسنها لرد جوابي فانجا كان ميكيك جنجا كان كوتونة أخواروا فأنا نسيني ناممني وجوابي توب دموا توجد ليه من جواب ليه هم ما نؤمن ليه الله. وتساقطت تلك الثنايا لؤلؤا وما كان أحسنها لرد جوابي هرشي قصي جوان هي إنما ونازان شون جوابي توبمو زور فيكنيم زور قصي جوان وشيرين ما كرنا تمام نما. وتساقطت تلك العيون على الثرى يا طالما نظرت بها أحبابي هردو شاوي من أو خاك خواردي أو خول خواردي تاوكاني من نماون إسقانيك خوزقايا براجبانا كمتون ببينيايا خوزقا بو تاوانم خوشيستانم ببينيايا عزيزة كم مردنيات حقا قبر حقا قور حقا إيرا حقا همي حقا تخوا ببين ميرو رو إيرا تخوا بسوري ميرو إيرا خوش كبر رزكم أخرب أما أموزقاري من أبوتو بخوا روجي جي لافيتيك الرجل واسنا لن إنا لله وإنا إليه راجعون إسماعيلي بيجوني أمري خواي كردوه خوا صبوري كسكاري با روجي جي لافيتيك الرجل بوتو الله واسري برو للاي قلايا وملافيت الرجل بيدا لبوتو بو من أبوه ممانا دبرا جوانا كم دخوشك عزيزة كم إيراد لبير بك إمامي عثمان باسي حشر باسي قيامت بيشتكي ناقريا أقلي رايا زور أقريا أي فرمو أي هاور بو عثمان حتى ويليها تبو كأري أبيني مجاني الأرزاو تيانا أخبوها كي قربان بجهنم ناقري فرمي في غمر جانا فرمي صلى الله عليه وسلم أقر آلي رق تارد بو كاني كامي سهلة آلي ررد قارد بو كاني كامي آسانة آخر قسم زورة لسر قبر بس آخر قسم ابن القيم لكتاب جوانا كي روحها أفرمي كا يشي جرت والله هنا ما بصروا خبرانو بخاك ما نشطاردو تواو يشي سنة الدواي دقيق دقيق لدوري منو عندي خزم تعاود جواب سؤالي ليك لو بجي يلا أفرمي آلي راه دانشتم بلا وتوزع دور كاد نجم كله دور وزور بدل له سر خذيكم سكان كاتيكم زاني آلي أو قرشتا خبري بوتو من دور كاد نجم كردو لخو ما بينيم همو خلقاتو نستاون أو برادري ناس من تي وتموتي حال شو وتي حالي تي دين لنا هم خوش استانا بمشاتا ما درايا او نجي كردت بدلنا بوتمنا والله هكذا كردم دوتي والله همو دنيا ادم همو دنيا ملكي من بايدم بس بيمو بسر دنيا دور كان ليشكم براكم خوش كبرزكم بجيومك او كاتب دردنا اخوه يا رب ارجعوني لعلي اعمل صالحا فيما تركت خويا بمجربو دنيا بو اوي كاري شاكا وبو بكم كلا إنها كلمة وقائلها تخوا براكم اگر باور ناكي كروجيك ديبو ارب سيري ألبومكات كخوشكا كم سيري ألبومكات كبزانا كس ألبومي هيج مالكي شان خوش شريستيكي تيانا بك إسالنا وقبرايا قلني يا بروجيك دي يقل الرسم كان كهي توي وتود للدنيا درتشوي يقل الرسمي ناو ألبومي مردوكان توي خوای بو خاطری خود لێمان خۆش ببا خوای ئەم قەبرەمان بۆ بکەی بە باخێک لە باخەکانی بەهەشت خوای بەسەری بەرز بینەوە بۆ ئێرە خوای ڕووی ڕەحمەتمان لێکا خوای یان ئەو قەبرە کەفا بالمەوتی واعظا ئەم قەبرە بکەیتە باخی باش بۆ من بۆ ئەوەی گوێی تێمویە خوشکە بەڕێزەکەم تکای لەکەم بگەڕێرەوە چۆنت ڕوودیە بێ ئەمری خواکەی چۆنت دڵدەی تۆ بۆ ئێرە و کردداری چاکە پێ نییە ئەخ تۆ لە شتێکی بەسی دەترسیە تۆ بۆ ئێرە خوشکەکەم براکەم یەکەم شەو هەموو خۆشیە لە بیرمانە چێ ئامان دەخیلتە بزينا نەیتۆ بۆ ئێرە بە عارە خواردنەوە نەیتۆ بۆ ئێرە بە نوێژ و ڕۆژۆ بێرە بۆ ئێرە خواد لەگەڵ ئیشەڵا لە قیامەت شایگە بینین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.